والله سڵاوتان لەبێت لەسەر گۆڕی ڕێکار عەبدوڕەزاق ئەو گەنجەی کە لە ڕووداوەکانی شەوی 22 ئاب لە لالەزارەوە بۆهۆی ئەوەی کە ئەم بارودۆخەی کە لە شاری سلێمانیەوە ڕوویدا دوجار ڕێکار عەبدوڕەزاق یەکێک بوو لەو گەنجانەی کە ئەمڕۆ تەرمەکەی ڕادستی کەسوکاری کرایەوە لە گۆڕستانی بەرگوان لە ناو کەسوکار و هاوڵاتیەکی زۆری سنوورەکە لە مەراسیمێکی جەماوەریدا تەرمەکەی لە گۆڕستانی بەرگوان بە خاک سپێردرا. ئەوە بوو لە دوێنێوە ئەم هەواڵە درا بە کەسوکاری کە ئەو تەرمەی کە لە پەیمانگەی پزیشکی دادی سلێمانیەوە دوای ماوەی زیاتر لە 2 مانگ لە مانەوەی لە پەیمانگەی پزیشکی دادی سلێمانی دوجار لە ڕێی پشکنینی DNA-ەوە زانرا کە ئەمە تەرمی ڕێکار عەبدوڕەزاقە کە دانیشتووی شاری سۆرانە. ئەمڕۆ کەسوکاری بە دەم ئەو هەواڵەی کە ئەم تەرمە کە تەرمی ڕێکار عەبدوڕەزاقە چوونە سلێمانی و لەوێشەوە دوای وەرگرتنەوەی تەرمەکەی لە ڕێوڕسمێکی شایستە لە یەکێک لە گۆڕستانەکانی شاری سۆران بە خاک سپێردرا. ئەمەی دەیبینن گۆڕی ڕێکار عەبدوڕەزاقە و کەسوکار و هاوڕێیانی لەسەر گۆڕەکەی دانیشتون و ئەم دیمەنانە لە بەرچاوی هەموو کە هاوڵاتیان و بە تایبەت هاوڵاتیانی شاری سۆران ئەمێنێتەوە کە یەکێک بوو لەو ڕووداوە ناخۆشان و تراژیدیانەی کە ئەمێنێتەوە. ئەمڕۆ کۆتایی بە چیرۆکی و ئەو بارودۆخی کە بەسەر خانەوادەکەشیا هات کە مانەوەی ڕێکار عەبدوڕەزاق لە نێوان گومان و مان و نەمانیدا مابوویەوە دوجار ئەمڕۆ لێرە تەرمەکەی بە خاک سپێردرا و